کاتە نوێژ نەکرد ئەو هەموو نەسەیە ئەو هەموو دەقەیە کە ئێمە زاهیرەکەی یەخوێنینەوە ناچینە نێو ڕاجیاوازی نێوان مەزاهیبەکان و عالیمەکان و ئەو بابەتانە ئێرە شوێنی ئەوە نییە کاتی وەدانە هاتۆ دابستڵ چۆی نوێژ بکەی کاکە من خەڵکی وا ئەناسم لە خودبە ئامادە ئەبێت تەنها هەفتانە بەس جومعەکە یەک نوێژی ترت بۆ ناکە دەڵێ کاکە بۆ نوێژ ناکەی دەڵێ مامۆستا ئەوە نییە جومعە دێم بۆ خودبە جومعەکە لە جیاتی هەموو هەفتەکەیە تەنها جومعانە نوێژ ئەکا ئیوا هەیە سعاتێک 2 سعات قسەم بۆ کردووە لەبارەی نوێژەوە کاکە نوێژ بکە کورە نوێژ وایە وازێنان لە نوێژ تاوانەکەی وایە دەزانی چی بەم گوتووە وەڵام مامۆستا خۆ نوێژ ئەکەم بەس لەبەر هەندێ دەست پێ ناکەم ئەترسم دەست بە نوێژان بکەم دوایی وەکو جگارەی بۆم تەرک نەکرێت تۆ سەیری کەسی وا بکە جابیانی کەسی واش ئەمرێ ئەوە قەشمەری بە دەقەکانەکە دەڵێن مامۆستا وەرە نوێژی لەسەرکە باوکەکان کورە کچەکانی خۆتان مەدەن بە پیاوی نوێژ نەکەر نوێژ نەکەر مارەی لێ نایە ها زۆر حەیفە زۆر عەیبە زۆر جاری وایە چی بۆ مارەکردن پرسیارێکە ئەڵێ و کوڕی نوێژەکە ناوەڵا نوێژ ناکە مارەی نایە چۆن کچی خۆ دەدەیە نوێژ نەکەر جاری وایە مامۆستا گەڕاوەتەوە لە مامۆستاکە تووڕە بووینە مامۆستا چۆن مارەی ناکەی بە مامۆستایەکیان گوتبوو مامۆستا تۆ حەقت چییە لەسەرەوەی نوێژەکە نوێژ ناکە بۆ تۆ لەسەر پارەی خۆت نی وازانی مامۆستا کرێکار و حەمباڵی وی هاتۆ ڕۆژە کرێکاری بۆ بکە شتیوان نییە ئافرەتی نوێژ نەکەر مەخوازن وە کچی خۆتان مەدەن بە کەسی نوێژ نەکەر نوێژ نەکەر نوێژی لەسەر ناکرێ نوێژ نەکەر سەربڕاوی ناخورێ کەسێک ئامادە نەبێ بۆ ئەڵڵا بسوڵحێ کەسێک ئامادە نەبێ سەر بۆ ئەڵڵا لەسەر زەوی دابنێ کەسێک ئامادە نەبێ وڵامی بانگەوازەکەی ڕەب العالەمین بداتەوە تۆ چۆن کچی خۆتی ئەدەی ماڵت ئاوا بێ یاخوا یعنی وا هەیە ئەڵێ وەڵا ئەگەر حەزم لێ بێ نوێژ ئەکەم ئەگەر حەزم لێ بێ نایکەم ئەگەر دڵم کەوتە سەرێ ئەیکەم ئەگەر دڵم نەکەوتە سەرێ نایکەم ئیواش هەیە مطلقەن نوێژی بەیانی هەر ناکە ناکە تا نیوەی شەو تا نزیکی بانگی بەیانی لە خەتا دواتر نیو سعاتێک ماوە 20 دقەیەک ماوە مەلا بانگ دە ڕێ خەتەکە یەکوژێنێتەوە ئەخەوێ پاڵ ئەداتەوە تا نزیکی نیوە ڕۆ بەخەبەر نایە لە ئاەتێکی ترا ڕەب العالەمین لەبارەی ئەو کەسانەی کەوا نوێژ نەکەرن دوای نوێژ ئەکەن لە سوورەی التەوبەدا ئاەتی 11 فەرمێ فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فإخوانكم في الدين أفرمي تنها أوانا نبي كتوبة أكن ونويج أكن وزكاة أدن أو براي إيوان لدينا واتا أي نويج نكر أو كسيك نويج ناكا أو كسيك زكاة نادا أو كسيك وات توبة كارنية أو براي إيمان يلدين پێشەوانەی ئاەتەکەوا ئەگەیەنێ مرۆڤی نوێژکەری ڕوو لە قیبلە برای تۆیە کەسێک کە نوێژ نەکەر بێ برای تۆ نییە برای دینی تۆ نییە